ئێوار باش بینەرن هێژا و خۆشتوی بینەرێن بادینان سات بینەرن ئێوارە بادینان خۆشحالین جارێکا دیەمەین گەشتینە فێک ji بۆی پێشکەشکردنا بەرنامەی هەوەیە ڕۆژانە ئێوارە بادینان بینەران وەکوی نەزانن کو بەرنامە ڕۆژانە تێتە پێشکەشکردن و دواژ ڕۆژاژیدا ئەمڕات بین میێڤانداریە کەسانێکی یان چەند کەسانە بۆ یەکێ لێرەی گفتوگویەک بێتەگرن چاو گفتوگووە یا گرێدای بی پرۆژێڤە یان ژیا گرێدای بی بزانین و زانیاریên میێوانێمەیە ڕۆژێ بۆ پتر خزمەتکردناوێن هێژا و خۆشتوی ئەڤر و کامڕابووینە میێڤانداریە هەردوو بەڕێزان مامۆستا نەوزاد جەلال ڕێبەبەری گشتیە پەرتوخانەی گشتی هەرێما کوردستانê و هەروەسا دکتۆرە زوزان سادق ئەنداما پەرلەمانê کوردستانê بابەتê me yê evroka anahiya xwedê dê li ser giringiya pertûkxaneyên giştî bîtin evên ku li bajêr û bajêroka heyn û teman dem da tewerê serekiyê evroka jî dê li ser wê çendê bîtin gêrana konferansê sêyê ew ê ku li bajêrê dihûkê yê pertûkxanan ku li bajêrê dihûkê duhî û evro ez bawerê me sibahî jî yê berdewame em ê behsê vî konferansî keyin ev konferansa çendê giring bû bûçî dihûk bû cara parêzgeha sêyê û dîmahîkê li dihûkê hate kirin xedirek nebûye vê çendê da dihûk rêza sêyê bêtin bûçî hindek tişta dihûk rêzayekê nayet nimûne bila yê pertûkxana jî rêzayekê hat ba ev pisyare çendî pisyarên diyên wekîvana dêş her du berêzan hêne kirin hînên hêja xûştevî jî şêmreya wan ji maravên serçaşa mediyar hîn peywendiyê me bikin sebaret babetî her pirsyara heve hebîtin dêgehîte her du berêzan دکتۆرە گەلە بخێراتی مامۆستاین هەردوو گەلە بخێرات سەرسەرە سەرچاوە ئەڤرو بۆ ئێوارە بادینە زۆر سپاس مامۆستامی جەنابێتە دەست پێکەنن بێژین گەڕانە کۆنفرانسی سێیە پەرتوخانەی گشتی الباژێڕێ دهوکێ پارێزگەها دهوکێ جەنابێتە وەکو ڕێڤەبەری گشتیە پەرتوخانەی گشتی توتبینی چ ڕادگەهێنیتن ئەف کۆنفرانسی سێیە بێک و ڤێگاڤێل دهوکێ ڕێڤە چیتن زۆر سپاسی تەلەڤیزیۆنی بادناسان دەکەم ئەو کۆنفرانسە دەبتە کۆنفرانسی سێیەم ڕاستیەکەی یەکەم کۆنفرانس لە شاری هەولێر بووە لە 2010 کۆنفرانسی دووەم لە شاری سلێمانی بوو لە 2013 و کۆنفرانسی سێیەم وا لە شاری دهۆکی دلالە ڕاستیەکەی هەر لە کۆنفرانسی دووەم یعنی باڵێن ڕاستپاردەکە ئەوە بوو کە 2 ساڵ جارێک کۆنفرانس بگیرێ هەمووشمان باش دەزانین کۆنفرانس پێداچوونەوەیە لەو ئیشانەی کە کراینە پێشتر و دیارکردنی ئەو کەم و کورتیانەی کە هەنا و پێشنیارە لە بۆ چۆنیەتی چاکردنیان پێویستە یعنی شتێکی زۆر زۆرش پێویستە کە بەڵام هەڵبژاردننی شاری دهۆک وەک با بڵێن لە بۆ کۆنفرانس سێم ئەوە غەڵەتی مە نەبووە چونکە ڕاستیەکەی وا ڕێککەوت کە 2013 شاری سلێمانی کرا پایتەختی ڕۆشنبیری لە وەزارەتیش پێشنیارێکی ئاوا کرا کە با ئەو کۆنفرانسی دووەم ببینە شاری سلێمانی هەر بوو مناسبەی کۆنفرانسی سێیەم ڕاستەکەی کە ئێستا لە شاری دهۆک دەبەسترێ بابەتەکانی هەر ناتوانم بڵێم دووبارەنە بەڵام بابەتی زۆر زۆر سەرەکینەکە با بڵێن بەس ڕاستە و خۆ تەسیری لەسەر کاری کتێبخانەکان دەکا ئەوەی ئێمە لێرە ڕەچاومان کردیە ئەوەیەکە بە دەرەجەیەک زانکۆی دهۆک ئەو ئەکادیمیانەی یان ئەو با بڵێن پسپۆرانەی کە لە شاری دهۆکەنە لەو بوارە هەمووی با بڵێن بانکێشت کراینە لە بۆ ئەو کۆنفرانسی و هەروها چەندین پسپۆر و با بڵێن ئەکادیمی دیکەی جامیعەکانی عێراقی وەک مستەنسریە وەک بەغدا ئەوانیش هاتینە جامیعەی مووسڵ و هەولێر و سلێمانی مامۆستا بەس هەمان دەبدا ڕاستە گونە هاتانە بووە دهوک کەفتە ڕێزا سێ موێت ئەزدا کوکێل بێکەم حەکەت تو نابینی غەدرەکە لە دهوکێ هاتەکردن یعنی دائیمەن دهوک ڕێزین دیمایە تێتن هەندێک دشتا ڕاستە ڕێزایەکێت بەس گەلێکت کێم تێنە دیتن تو نابینی غەدرەکە ئەلخاندەوانێ دهوکیانە بژین گشت خەلکی باژێڕێ دهوکێ هاتیگرن و کەفتە ڕێزا سێ دهوک سلێمانی ڕاستە بوو پایتەختی ڕەوشەنبیری ئەم بینەوەری بەس نەشرت ئەوەک و ئیلا بوو پایتەختی ڕەوشەنبیری هەمی بوێری بین ئەمێ دلێوی خەلکیژی خۆشکەین چونکو مەناوێکژی داوانە ڕاستیەکەی ئەوەیە ئێمە هەر قەدرێکی گەورەمان لە دهۆک کردیە وەک وەزارەت حتا لە ڕووی ژمارەی کتێبخانەکە ئاعترافێتکەی بەڵێ لە هەموو بادینان ئێمە چار کتێبخانەمان هەیە سەرانسەری کوردستانی بادینان بەڵێ ئەو کوردستان تەنها لە سنووری هەولێر 22 مەکتەبەمان هەیە لە سنووری سلێمانی ئەگەر ڕانیە و گەرمیان و چەمچەماڵ و ئەوانەشی لەگەڵ زیاتر لە 56 کتێبخانەمان هەیە ڕاستیەکەی دەبی ئەترا بۆ بکەین
ئایا وەزارەت کەم یعنی خەمخۆر نەبووە یان ئیدارەی دهۆک یان با بڵێن وەک بەڕێوەبەرایەتی گشتی. بەڵام ئێمە هەمومان باش دەزانین دەبی ئەوەش هەبی قانونی کردنەوەی هەر کتێبخانەیەک بە چەند هەنگاوەک دەست پێ دەکات. هەنگاوی یەکەم داواکاری خەڵکی ئەو ئاوەدانیەیە کە داوا دەکەن. ئێستا مە هەمومان باش دەزانین دهۆک چەندین قەزای تێدایە کە ئەو چار مەکتەبەیە هەیە، یەکی لە ناو دهۆکاوی بەدرخانیان زۆرجە، یەک ئامیدی، یەک ئاکرێ، یەک قسە. این جەنابەتت بژیدن خەڵکی دهۆکێ داخواست نەکریە لەو ما خۆدانێ 4 پەرتوکخانە، بەس هەولێر و سلێمانیە داخواست کریە لەو ما پترش 75 پەرتوکخانە. لێرە یەک نمونەمان هەیە لەو شتە. گەنجەکانی بەردەڕەش ڕەوشەمبیرە بەر هەندی نەگوتیاوە ئەوە نییە. گەنجەکانی بەردەڕەش با بڵێن لەبەرەوەی هوشاری خۆیان ئەو ڕۆژێ هاتنە سەر جادە تەلەڤیزیۆنەکانیان بان کرد. یەک لەو با بڵێن داواکاریەکانیان ئەوە بوو کردنەوەی کتێبخانەی گشتی بوو لە بەردەڕەش. دهۆکی هەفتشتە چێ بووە بووچی قەزا ئاکرێ چێ نەبوو، ئامێدیە چێ نەبوو، ئاکرێ هەیتیان نەبوو، ئامێدی هەیتیان، زاخۆ هەیتیان مەکتەبە عامە و ناو دهۆکیش هەیە بەدرخانیان. سەرهەرێ باژێرێ دهۆکی پەرتوکخانە بەدرخانیان هەیە. بەس با بیر لە قەزایەکان بکەین و خۆمە ئێستا سیمێل وەک خۆم ئاگادارم لە شارێکی گەورەیە سیمێل. ئەوڕۆ سەرسەنگ شارێکی زۆر گەورەیە، شێخان شارێکی زۆر گەورەیە، پێویستی بە کتێبخانەشێ. بەڵام لەوێ کتێبخانە هەبووە. کتێبخانەکە لە پاش ڕاپەڕین داگیر کرایە لەلایەن حزبێکی سیاسی. چەندین جار بە هەوڵی وەزارەت کە ئەوە بووە بینایەکی وەرگرینەوە دیارە وەرنەگیرایتەوە. بەڵام زۆر بە سوپاس و بە شانازیەوە دەڵێم پارێزگاری دهۆک ئەو جارە وعدمان وەرگرت لە شێخان ئەگەر ئەو حزبە چۆلیشی نەکرد ئێمە بینایەکی تەنیا بەکرێ بگرین وەک هەنگاوی یەکەم کتێبخانە لە شێخان حزبەگەیەگرتی خەلک باجاوێت دەت. ئەی گوناهۆ خەلکی چییە مامۆستا دکتۆرە؟ حزبەکەیەگرتی خەلک باجاوێت دەت، هین وەکو پەرلەمان نەشین پیاسا ئەفی حزبێ لادەن یانە بژین الوێ بینە دەرێ سەحکەنی بەدیلێکی بوو بینن ئەم دێ خولێڤیا حزبێگرین حتا بزەوقی خۆ ئەو وێرێ بەردەت شنی ئەم دێ بووی خەلکی ئەم بێژین پەرتوکخانەیەکی چێگەین چێت بیت ئەم هۆساڵی دەبێتن حزب بەرژەوەندا خەلکی خۆدا بیت دا ئەو خوب شێتێ وی خەلکی بخۆ کەسب کرد هەگەر چوو سەیطرە سەر جەهەکێ وا ساژی کرد کوژ دەستەڵاتە خەلکی ئینا دەرڤە جهەکە ڕەوشەمبیریە نە جهەکێ وەسا یعنی خەلکێک قەستەوێرێت کەتن بۆ هەندێک و زانیاریەت خولێ وەربگریتن وەختی خوب بەلاش نەبوورینیتن سەقافەتێ وەبوورینیتن ویجەتڤە ئەو یا دەست پێشخەر بە بۆ هەندێک و ئەو بیناتە ڤاڵا کرد بە بۆ ڤەگرنا پەرتوکخانە و پەردۆژی کڕیبانجوانەتێ هین وەکو پەرلەمان دکتۆرە هەوە چ کردیە بۆ بلندکردنا ئاستێ خاندەوانی سەرانسەری کوردستانی تایبەت باژێڕێ دهوکێ پارێزگەها دهوکێ قەزا و ناحیەوە ئەس دەبێژم جێداخەیەک و حەدان و کە پەرلەمانی کوردستانê هیچ یاسایەکی بڤەکردنا پەرتوکخانە نەدەرکەتیە یعنی یاسایەک بۆ هەندێ نەدەرکەتیە خۆشحالی و دەست پێشخەریش وەزارەتە ڕەوشەمبیری هاتیەکردنێک و پروژە یاسایەک یا هاتیە هەناردنێ حەدان و کە بۆ لجنە پەیوەندیدار و لجنە ڕەوشەمبیریە بەس ئەو ظروفێت و کە پەرلەمان و هەرێم کەتیە تێدا مەشروع از باورم نکل بردست لجنه و مناقشه سر هاتیه کنه هر گاوه که پارلمان کت سر سکا خویا درست او مشروع اکید دهیتن و دبیتا پروژه قانون او ایک یادید 2011 یا اس آگدار قانون پاراستنا آن ام بجنه حق تملیک الفکری اش پارلمان کردستان یادر کتی که اوج ایک شوان یا سایت زورت گرنگه که افروکه سرانسری جهان خرای که فكر تيتا دزيني نبتني كتاب تيتا دزيني أفاجي مشكلة في جوجفيري أف قانونا كون بيجين رخوشكرة كابو هنديكو أم بتشينات ياسا دي ترداكو أو ياسايا فكرنا بارتوك خانة و باراستنا ما في نويساري أو ياسات يا بردست ما إن شاء الله وزارة روشنبيري فريكري از باري داما کو پروژه یاسا که زور گرنگه زورا یا پیشکفتیه چون که یا اس آگدار استفاده یاش ام بیشیم پروژه یاسا این هندک ولاتن پیشکفتی ورگرتید وکرنا پرتوک خانه دا بله از جید گل سیدای بیشن جه داخل دهوک پشتی همی دورین هرمی بو وکرنا پرتوک خانات هیتن یعنی که ام بهین اره وزارت السر چپی ور
اف پرتوکخانه الهرم وکرینا دهوک اخیر ایک بیت یعنی ما بخو خودیف تسلسل من یدانای دهوک خدانا 7 قضا و 24 ناحیه 4 پرتوکخانه ایتله اگر صحکین او تسلسل هبونا پرتوکخانه اربیل و سلیمانی 22 رانیا 11 چمچمال 8 گرمیان 7 کویا 6 دهوک 4 يعني معقولة هكر كثافة سكاني بيت بله يعني هكا مارجرين كو هجمارة خلقي وارجرت بيتن معقولين هدهوك شكوية وجرميان وكو إدارة بتشيك تربيتن أجر ديف روشنبيري وارجرت بيتن الديف كم مقاييس روشنبيري هاتي وارجرتني كو دافرن ديترج دهوك روشنبيرتن حقيقة خدراك صورة يعني دهوك هاتي أن وكو از بجمتا بشتيابي كونفرانسي اشنی وکو پارلمانتار آگهداری هنده بوی مکو دهوک یا مغدوره و دهوک یا الرزا اخیره ات خدمت گذاریت نویسریش دانت خدمت گذاری دکتوره بس از دو مصرفی خالی این جنابی تگوتی اوه بلا سالکی آن 2 سال بیتن ام بشین ام کفتینت واقعیرانه دا و حتی دیمایی نه اوه سالکی و 2 ساله دا نزیکی هشته پرتوکخانه نهاد نبکرن واقعا و ناحیین دی سر پردو پارزگه هندی به ام ند گل هن از نبیشم کو ناچه بید بوارا واجه دی بیتکرن بلا بیتکرن سر و سرچاف زیده ترجی بس بلا امجی ات پشگوه و نهاوید بی نهاویدن یعنی رول هوا و چند ساله جدا میشین یه پارلمانی بلکه گونه هاتنه بیچیم که و 2 ساله بس رول پارلمانی و چند ساله جدا اکتیف نبوه هم بر پارزگاه ها دهو این نگونه ها وی وضعیه حقیقت هرچه هم که نگونه ها وی وضعیه گلهینی که خولیم پیشی منه پارلمانی کو فشار نه اخصیه سر وزارت روشنبیری کو اهتمام وی بابتی بدن الدهو که او ایک یا دوی وزارت بخوجی يعني احتمال حتی که وزیرتاتیم پتر هرکی نوچگیر یا خواه پتر احتمام پیدای و جا امت پی خوشحالیم که اف جاره وزیرش دبره دهو که دی سحکینه که وان 2 سالت مایدا یا وان 2 سال و نیویت مایدا که او دی چه پیشکشی دهو که از یا امیدم يعني که او چه نبیتن وی وقت خدا امو او پیگ و دی هاول دین که دهو که جوان 4 پرتوکخانه هر چه نبید بکینه 8 وكي ام بيجين چمال وان دافرنديتر هيدي چونكه 7 قضايتين و 24 ناحيه يعني معقول نينا هما چنا قضايا 7 قضاتين 7 پرتوکخانه تفيات عليها بان الراس كنو شيء تاكيد جي اوا يعني دلالته هنديه كو مدام مكتبه گشتينه بن خالد دي وقت خال كيف بوري زور جان ما مستا من راست كردنو وش بله اگر يعني بابلين احترام شي زورم لبو وزيري روشنبيري هي كبهدينيه راسته بلام او تاثيري او نبو دخوا اگر وزير كمان بهدينيه لبروار روما ليربوا برنامج برایتی گشتی حد بابلين 2012 اما برنامج من او بو رو لبهدينام كن بس نا بزن اخر مساله كتشي اما كارمان بو او كرديا برنامج او بو كا هنگاوي يكم گوتمان با بردرشك بتراستي چونکە دوو مقومات هەیە لە بۆ کردنەوەی هەر کتێبخانەیەک یەک دەبی بینایە حازربی دوو ستافی ئیشکردن ئەو کاتی هەموو شتەکان ئامادە بوون ڕاستیەکەی ئێستاش دەڵێمەوە ئیدارەی بەردەڕەش یعنی بڵێن ڕۆڵێکی زۆر باشیان هەبووە لەوەی بینایەکە ئێستا دروستیش کرایە بەڵام تەواو نەکرایە ڕاوەستا لەبەر ئەو مەسەلەی نەبوونی بودجە و ئەو شتانە نەوەک کتێبخانەکە دەبووە شتێکی واقع و ینی بەرجەستە دەبوو زۆر ئەوی بەرنامەی مەبووە بە دەرەجە یەک شێخان بووە دەرەجە دوو سیمێل ئەوجا سەرسەنگ بامڕنی ئەوە بیری یعنی بەرنامەی بووە بەرنامەی هەبووە بەڵام کردنەوەی کتێبخانەوە گوتم هەندێک مقەوماتی دەیە زۆر جار با بڵێن لە جێیەکانی دیکە کە کتێبخانە دەکرێتەوە ناحیەکە یان قەزایەکە ئەوان هاریکاری دەرەجەیەک ئەس دێمە سەرڤێ هاریکاری حقیقەت پاشی مەدوێتنم وەکی گوتی ڕاستی باخەوین کا خەلکی دهوکی چەند هاریکارە یان چەند هاریکار نەدەم و هەردوو پەیوەندیە وەربگرین دێڤەگەڕینەوە کا خەیریێ وار باش بخير عطنا عرض ميزانية كبدة خوش زور سپاس کا خیر بیزارم دایم روشنبیر کتابام أنا أسد بيجن مصر نفيسة ولبنان طبع كت عراق تخولت أمجي بارتشة شوي عراق
هذا بوشي ذكا بهر مصر ما برنا خر معون أو تدا صفت كينا ومزهري أو هذا تنادي مش تنجي مالكو دو كتاب تو أو تدا وأم هذا قال لك جتوا البنية مصلحة هذا شيء وبرتوك تخونا تنتدي يعني بريابي هنجي بتبلاش هذا بوشي عندك نتحري كارن يعني كتشجيع خلك يمكن القضاء من برتوك بقول روشنبيل بس هذا أقدرت وشينا مواطنة عن وزارة روشنبيلية عن كستيبها زور جانه دكتور جوابم ده دخل سرچاوید من زۆر سپاس کاک ڕایت ئێوار باش ئەزی پرسیارە نویسم ئەس بوارێ مەدرسەین تێ نەگەشتم پاش ئەزی گەینما کاک ڕایت ئێوار باش کاک ڕایت کەرم کە برا کاک ڕایت دەمێمەیە چیت هەکەر ئەزیەت نەبیت کەرم کە برا ماشي سەرچاوێت من برای سیما مسئله دو بسیار هایم فەرموو یک زمانی ایسا خارجی هم خارجیم قدم کردیه ایسا مدرسه بلازی گودی دوی خارجی قد کاک ڕایت هەکە بابەتی بەگرێت دایبی زۆر زۆر سوپاس یعنی ئەس حەز کەم حەقەت برادەر بابەتی بەگرێت دایبن دویری بابەتی نەبی مامۆستا کاک خەیریت بێژیتن دێ چاوە تەشجیعا خەلکی کەین و خەلک بخوێنیت خەلک بەتاڵ نەبیت ئەو دەمێت ماڵژی بە نەفسە ڕۆستۆیت ئێکودەوە بیت یعنی ئەو دەمێویە فەراغ بزانیتن دێ چاوە پارتۆکە کیفەکەتەوە دێ چ شوێ پارتۆکی وەرگریت دێ چە خۆشیژێ وەرگیت هەمان دەمدا ئەو پارتۆکە دێ چەند وی ڕەوشەنبیر کەتن هەم دێ چاوە خەلکی کەیت دەستی خۆش بکە خێری پرسیارێکی کردیە کە نەخۆشی مەیە دەردی مەیە یەک لە تەوەرە سەرچیەکانی کۆنفرانسمان کە ئێستا دەیبەستین ئەوەیە دوورکەوتنەوەی گەنج و خەڵک بەگشتی لە خوێندنەوە بۆچی تو نابژێ دوورکەفتنە خەلکی باژێڕێ دهوکێ تایبەتی ئەلخواندنی باش ئەخر ئەوە دەردی هەمووانە بەس پارێزگاها دهوکێ ینی چونکو مەگوتی ئەمێ ڕاستی ئاخبی دوورکەفتنە خەلکی باژێڕێ دهوکێ بادینی پارتۆکێ و خواندنی و دلیل جی بۆ هەندێ ئەم خۆدانێ چار پارتۆک خۆینە و جەنابێتەژی گوتی نەهاتیە تاڵابکردن یان هاری کار نەبووینە هەندێک جهێندی هاری کارن بامە بڵێن دراسەکی جوانی لە بۆ دراسەکی ئەکادیمیانە ئەو مامۆستایانەی کە هاتینیان ئەو ئەکادیمی و پسپۆرانەی کە ئێستا لەناو کۆنفرانسن چەندین هۆکاریان دیار کرد لەوەی کە خەڵک دوور بوویتەوە لە خوێندنەوە ناکار لێرە لە هەموو منتیقە مامۆستا هەبووە دەگەیشتە ئەو قەناعەتەی کە ڕۆڵی میدیاکان ڕۆڵێکی سلبی بووە وایان کردیە خەڵک خاوەن با بڵێن ڕەئی و شتی حازر بیت خۆی ماندی نەکا بچی بەحز بکە بچی لێ بکۆڵیتەوە شت فێری شت بی ئیدی هەبوو دەیگوت گەنج مەشغولی با بڵێن ئەوەندەی ئیش و بێکارە یعنی ئەوەندەی مەشغولی ئیش و ژیان و شتی خۆیتی کتێبی لێبیر کردیە ئیدی دەڵێ با بڵێن چەندین هۆکار دیارکران هەمووشی کار لە بۆ ئەوە دەکات چارەسەرەکە ئەوەیە بە حکوومەت و بە زانکۆکان و بە هەموو با بڵێ حکوومەت کە دەڵێم حکوومەت یعنی هەموو وەزارەتەکان بە پلەی یەکەم وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەوانە دەرەجە یەک ئەوانە نەبەرپرس لەو مەسەلەیە دەبی هەمویان پێکەوە بەرنامەیان هەبی چۆنیەتی کللتورکردنی خوێندنەوە لە ناو خەڵکی ببتە کللتور زۆر جار مامۆستا هەیە هەر لەو کۆنفرانسی تەرحی کردی دەڵێ ئەگەر هەنجەتەکە ئەوەیە با بڵێن ئەچیزە ئەلکترۆنی پەیدا بۆ معلوماتی حازر هەیە هەیە خۆ لە ئەوروپا زۆر لەمە متەتەورترن ئەو جیهازەی لایوان هەیە ئەلکترۆنی زۆر لە ئیمە باشترە ئەو ئەنتەرنێتی ئەوان هەیتیان زۆر لە ئیمە باشترە بەڵام لە ناو بینی دوو محەتەی میترۆ کە ڕەنگەت 5 دقەبی کتێبەشی لە دەستە کتێبەکەی دەخوێنتەوە یان لە قادرمەک دێتە خوارێ کتێبەش لە دەستیت یعنی کەلتوری خوێندنەوە لەوێ چەسپایە لەسەر ئەساسە بۆیەش زۆربەی ئەو ئەکادیمیانێکی ئێستا یارمەتی دەرمانن لە بیرکردنەوە پێکەوە لە بۆ چاکردن بیر لەوە دەکەنەوە چۆن بیر لەوە بکەینەوە لە ئێستاوە منداڵێک زارۆکە پێ بگەینین کتێبی خۆش بوێ کە کتێبی ئێستا خۆش بوێ گەورەبی بەردەوام دەبی چونکە زۆر گرانە ئێستا لەگەڵ ئینسانێکی 40 ساڵی یان 50 ساڵی کە کللتورێکی وەرگرتیە دژمنی خوێندنەوەیە شنی بە دەستێکێکی خواندنی شێ بدەیت یعنی ئیشی دەوێ بەڵام ئەگەر منداڵێک ئەو جەوەی لە بۆ بیرۆخسێنی دەتوانی ئەوە یەک لە پێشنیارەکانیش کە با بڵێن کرایە
ئەوەیە کتێبخانەی تایبەت بۆ منداڵان هەبی بە تایبەت لە شارە گەورەکان دەرەی کتێبخانەی دەبیتە دیماهێک دیمایل vêrê دوهۆک ئەمە لە دیماهێکیش ئەولی بە لەوە دیماهێک نییە وابزانم دیماهێکیش ئەولی بە یعنی ئەول ئیکە لەسەر ئەو هاوکاریە و ئەو مووقفی جەنابی محافظ دوهۆک دەبتە دەستپێک ئینشاءالله چونکە هەر لەوێ ئەمە وعدمان وەرگرتیەوە لەسەر وعدی خۆشمان لێ خۆش نابی زەوی دیار دەکرێ یعنی عرض دیار دەکرێ و وەک بینایە دروستکردن وەک وەزارەت با بڵێم هەتا ئێستا ئەمە ناتوانین بڵێن ئەو بودجەیە هەیە بتوانین بینایە بکەین بەڵام بەهاری کاری دەتوانین لەگەڵ با بڵێن پارێزگا شتێک بکەین کە باوێنە ناو مەشروعەکانی داهاتووی خۆیان بە دروستکردنی چونکە کتێبخانەی منداڵانی تایبەت شتێکی زۆر تایبەتە نەک ئەو کتێبخانەی ئەوی ئەمە هیچ ئەبژم دکتۆرەتەژی سیارەکە گەلێکە جێ خوددا بوو و ئێکیشۆن بە کولین ینی ئەس دیوەکو ڕەخنە بژمە وەزارەتێ ئەف کۆنفرانسی هاتیەکردنێ على ساس بوو منطقە هەرێمەیە بوو چوانیا ئەکتیڤکردن و خوردکردنە خاندەوانیە و پەیدا یعنی ڕێگە چارە دیتنە بوو چوانیا دیتنە میکانیزما خواندنێ یعنی کۆنفرانسێک دەشێت vê vawakiye tijîketin نه تشيتي بس هكر در انجام وصابن كو انسجام قال واقع حال جواكي بكات ثقافات جواكي بكاتن برادري بسيار كر امدي تشاو بارتوك خينين امدي تشاو جواكي خوفيلي خان از بيشن جينجه ها مال دست بيت كات هكني كات هر مالكش مدا بارتوك خانك آن دت ده هوا 10 كتاب جيتي ده هون از باري ده مدا هيدي ده فيلبن بس هيش ده ام نگهشنه سيده قوتي اوروبا اف تکنولوژیا های اری بس تحكي مروفيوي دسبيكا پیدا بوناوي فعلي تطوري وثقافتي وخاندني وقوي بوي سيستم السويد قال جناب بحث السيستم السويدي كان مدهيل كونفرنسي جيجوت ام قال جرى بحث كي ما بوشيت سيستم السويدي نا اينا ناف خدا ما تني او تشتي مصلحه دا يعني كاتشا بو هند جهته باشه ما اوي ايناي يو باش چيت وريدا وقت طلبه مدرسه هيليتن يعني چونکه هكذا تحافظي خواندني نبيد بو مدرسه تحافظي خواندني نبو پرتوكه كيجي تو معلومات جوارگيري سويت وقت طلبه مدرسه هيليتن دايباب اكثر او مزختيوي حيوانات جد برن مجبور اعتماد استر نفس خوا بكتن دي چيت هيو ماكي كيف توعر ظاهر و نشت بجيتن دي جرا قد هي دي چيت التحاق مدرسه كتبه بو چونكي مدرسه پاره كي دنه تراوي سال خرد كت مستلزمات تويت خواندنت كتن سفره تويت كتن او جريانت او كتن امشي شيني هو كان هاي وكيني كأو مخصصات تأمل جامعي دينا طلبة بس احتمال يتماب وجورينينا كو اكتفاء طلبة بهتا كرني وانت تشتدي تربخو بكذا هذا نقطة كديتر من رخنا بوش الكونفرنسي هي جهة داخلية يعني ما بازدة جامعة أهلية هين شاردت حكومية هين سرانسري هري ما جتب جرهي مبدهان و بیستان بسپور و تایبەتمەند تین باره پرتوک خانه دا حتی ما قسم هبو الجامعة صلاح الدين حسب معلوماتك من ناوی قسم پرتوک خانه بو الپیمانگه ها تکنیکی هبو اف بسپور و تایبەتمەنده مهمیت هیلاین امید چون مهندکش در وی هرم ایناین بزمان عربی و پیپرت عربی پروپوزالت و همی عربی ام دي چه استفاده راسته هاتی بحثی اسباب و اگرین پیدا بونا ام بیجین لوازیا خواندنی و نبونا خواندنی و وانتش تا همیای کری بس تو بس حكي كونفرنسي كي خالكي دهو كي تدا دي من تماشات كري تني اوه دي كونفرنسي محاضرة بيجن يدي بتبلي دسته خالكي دهو كي تدا بو اري فيري بسيار اوه خالكي دهو كي شكرت نتشوية اري خالكي دهو كي نظامية نتشوية اري خالكي دهو كي نمسقف لو نظامية اري جرينجيا كونفرنسي نبويا اجداري اعلاموي هند باي برينجي نهات يكن يعني تفيت مروف الاسباب هندي جيبجرهي كابوتشي جلك خالك از الباورم هكر او كونفرنسا مش هنگاو كان هكر او كونفرنسا هماهنگي راست وزارة الثقافة جراي روشنبيريا جراي بس هكي هماهنگي خود جل وزارة خواندنا بالا با
ها از متأكدم سيدة جواب خويا هاي نكا أوجدار كرينا بس احتمالا أوانا بي أركينا رابينا بس بلا هنگی کنفرانس گری دابا وقتی زانی باکو او تخا بلندا یا زانستا یه خلک دهوکی دی بجدار بد تیدا خلک هولیری دی بجدار بد خلک سلیمانی دی بجدار بد ندی بو مهندکی دیش در بیانین اوه ایک انا ظن ایک اندو المهم النقطة دیتر او وزارت روشنبیری تجرب و بریار روشنبیری از بخو وقت الزانکویه بجنة بو مواد 2 سالا لسنترا همیا ما سمینار گیراین سر خواندنه و چوانیا خواندنه و چوانیا اکتیف کردن خواندوانی و چوانیا او ریکن تو دی چاوا بره مروفی کرد آن مروفی خلک دهوکی آن گنج خودی ده خواندنه اوه همی میتین منهج الدفمه الجامعه جی میگوتی وکو ماده یعنی امتشانی استفاده ایش گلک دکتورات دست خودانا سر برینی راسته ما مستا دست خوش راسته نه از دی بسیار تکم وکی خو ما مستا مفيد تو بوم راستي بس بيجي يعني خلك دهوك ام نروشن بيرين كو ام ايك نهاتينا دي كونفرنس ديان ام بيجين تبلي دستانا يعني بوشي دي خلك بياني هيد بو من ام بيجين روشن بيريت اخو سر من صارفيني تن بوشي روشن مره ام خداني روشن بيريت يعني القاء محاضري شي خر عربي بوشي دي خر عربي بوشي خر كردينا بوشي الوي كرديجي خر بادينين ابيد بوچی گنجی من آهد بوچی هوا و نکرد یکو خلق بید یعنی هذا همي بسیارن دکتورات بیشتر از زمان دکتورات رقمی مطلق نلین با نلین خر نلین یک بوچی زوربای خلق دهو که راسیدانه بود دکتورا یا خلق دهو که دکتورا بوچی زوربای خلق دهو که نبود شش بحث بزمان كردينا 13 بحث بزمان عربينا دي الله الوي كرديجي چند بادينينه للجامعة چون عمل باجره دهوك يعني نه مسألة بادين وصورين بس عمل فيري چند بادينينه اويك بابلين سرب مسألة يعني تخصصي مسألة مكتباتا او كساننك يا تخرجي كردي لا محدكي هوليري يا لا محدكي سليماني كداخره سكس محدكي سليماني هبو دان خست اوي ما يتولى هوليري اويش قسمك اوشي دكتور شادي فكر اوي كراليرا شتشي ناكاو نبوه طبعا ما وشي باشا اما لقال برز باريس قا قسم لي كرديه ودراسه السركري يعني دراسه كراي خو اما دكراي واوش بلين مسألة دعوتنا ما يان بانگهشتنا ما پیش استابا دروج او برادراني ليرنا هميان اقدار كراينو بدرجه يكيتي نفيسران روجنامه گران وزانكوي دهوك بدرجه يك اوانا دبي هموي بانگهشت كرابن دبي بانگهشت كرابن هموي كراينه لمن ورگرا چون كراينه بو نهاتين يعني من بيت از بيب ظانم يعني بو نهات او خمه چي ديكي هبو برادري شخصي من بو اگر قلتيتم اگر ببانك هشتكي تشجيع نابي باب تلفون بس الشخص يعني وايلي هات كبقينا روجي كونفرانسي امن متاكد بون ك او ميواناني اگر احتمالي 500 نابي لو صد شيستي خلشي دهوق بن تسلي او ما مستانو اواني هولير سليماني بي اواني هاتينا بله استما مستاهي ليريا لقل اما فكر دكاتو ولا همو مسألة كان سندين ما مستاهاتينا كما مستاهي مع حديث بابلين بشي كتب خانة كان اللي هوليري بكردي او كان اخوان اماده كرديه محاضره كان اخوان زور مداخله كان بكردي دكري اگر ما مستاهيكا يعني بابلين او خلق اكاديميه هاتي عربه لبروي لكردستان برسترين بابلين شهاده لو مساله لا مساله مكتبيكا ويا دبلومه يعني مع حدا هتا استا اما بكالوريوس من زور كما تنكسكن يعني بفنزدش ميدرين هتا استبير لو انا كرايتو كوليجك هبي بابلين يكتب خانه كان او زتون بير لو بكي وكا اتو ماجستير ودكتورات هبي ما هي دكتور امام مستمعي هاي الجامعه دهوكي اختصاصها ماجستير الهنديه ايناي
ومن قال حازت كيركو أوي مشاركات مؤتمري دا كيربال سر مكتبة زانكو دهوكي كو إكام مكتبة رقمية بوچی وی دست پیش کنی بو همه آو ماني أس بيش متى وقتي برهذي بو كونفرنسا كي تيتا نفيت على الأقل مواياكي دعوات بو جامعة وسيدايا وأوانا هم رکلام بو يبيتا کرنه بو پیشکش کردن نه ما مستمقصد اما پیش بینی ایران نه مقصد من او نبو با فلیکس لناو بازار پێنج جێگەیە بەخۆیان خەڵکی دۆ کەلیان بژار گوتیان ئەو جێیانە زۆر شرتەکە فیستیڤالە کە تێتەکردن دهوکێنە پێنج فلیکس توی سادەها فلیکسە بینی ماڵا خو دەرکەوی توی فلیکسە بینی بۆچی یا پەرتوخانە دیمە پێنج فلیکس هەبن پێنج جەنابێ تەبیژم ئەس خو گەلە جەرایە بەشدار بوویمت کۆنفرانسەدا پرێکا ئیمێلی بۆ من ئیمێلەکێ هاتی ئەم بۆ من تێلەفونەکە هاتی أفا مختصن تدي أولي لي جري كاكي مختصن باجرة دهوكي دي اتصال بيجي شو بريكا تليفوني أو بريكا إيميلي ما كونفرنسا كي وصايل سيرفي مستواي تدي شيء باش دار يتقال مكة بروبوزالكي تدي شيء باش دار يتسميرا كده كي عندي بشتت أنا هكركر تدي شنيكو أو ديو ورجري بحوثة دي ورجري دي تلجنة كي بدي تقييم كي وشنيكو دي أو بحوثة أو تقييم كي دي إخيات مناقشة دا أفا هو صايا أفا هاتين يعني هما وآجداري هنده شخصي كري يعني أز ديب خل سمينارة كيبهم أز بينم جهة داخلية يعني نا پیشکش کار بو و نا سمینار بو يعني اوی بابتی چیت کد و چابید حتی خلق بری خوب دتا خواندنی دکتوره دهینه و سروی ام دهینه و سروی او پیش کفتن آوی کسی اوی کو پرتو که کیان سمیناره که پیشش کد دی کاک عبداللهی ورگری کاک عبداللهی وار باش الو ایوار باش آنی باشی سرچاوید من زور سپاس کرم که برا بله بخیرت نقص میوانه کد که همه هیچ سرکسینی بود خواستم زور سپاس فرمو بله دلم بس بسیاره گفته های کرم که بله رول دوی که با چیه حول زوری کن خوب بدن جیم بچی کردی مثلا 5 سالی 6 سالی بله رولی دوی که با چیه که بچن بری ویدیوی که بچی کردی بدن که تو کاشینه گفتم مینا فیسبوک و رولی دوی که با چیه بچن ویدیو جواب بدم زور سپاس بوده آموزتا کیش ودی برسفدت هکر دیکو بابت روشن بیر نبن اما بیشین رول دیکو بابا گله که اکید هندی و بیش نبن بس هکر دیکو بابت روشن بیر نبن ام چه بکی او احتمالش پیکو ما بابلین لکنفرانس بیرمان لو کرتو مال درجه یکا لا دروس کردنی حزی خوێندنەوە و کتێب لەکن منداڵی ئەوە دەرەجە یەک دەرەجە دوو مەکتەبە بەڕاستی ڕەوزە با بڵێن ڕەوزە ئەو جاوی دی قوتاب بس يعني ڕەوزە و مەکتەبێ بێت و جەنابێتە لێت بژی تنێ فێری هەندێک کریە و بزانیتن ئەڤ من ئەڤروکەداتە تو دێ بوو من هەی سباهی وێ بێژی تو چێ دی نزانی یعنی بۆ من بلا ناوێ مامۆستاکە یا ناوێ خواندنگەهەکە یا ناوێ پەروەردەیەکە ئەم بێژین کو گوتیە خوێن کارێکی خۆ تاڵەبەیەکی خۆ قوتابیەکی خۆ ملتەت بێتن وەختی تو شەشێ ئامادەیە خلاص بی تو بوو من بەحثێکی چێکی سەرڕاندشتی یعنی ما بۆچی بەحث ئیلا دێ بوو کۆلیژێ بیتن بۆچی سەرڤیژی نابیتن ئەو 4 لاپەڕە پێدەکەن مامۆستای تێتن حتا فێگاڤێ نزانیتن دو لاپەڕێت ئەم بێژین وەختێکی مە گوتە ئینشایە داڕێشتنێکی دو لاپەڕە نەشێت چیکەتن یعنی دەست و پێش کەستیە نانە قەیدنی هەیە ئەوەش هەیە بەڵام هەمومان دەزانین ئەو جارە نەک ئامرازەکەی پەروەردەکردن ئەو پێویستی بە پەروەردە هەیە یعنی من احترامم هەیە ڕەنگە مامۆستا هەبی ئەو داوای ئەو راپۆرتەی کردیە لە تەلەبەی بەڵام دەبینی تەلەبەکە راپۆرتێکی تەقدیم کردیە لە شتێکی ئامادە وەریگرتیە لە ئینتەرنێتێک مامۆستایەکە لێ قبول دەکا لێ ناکۆڵتەوە ئایا لە چ کتێبەک وەردەگرت ئایا تێیدەگەی دەتوانی شەرحیکەی ینی بە مجرد کردیا کوردی ئەوان تەوە بۆ کردیا سەر لاپەڕەکی چ نەکردیا بەڵێ ئەوە دەرجەکە دەبوایە ئەگەر داوای راپۆرتێکی لە تەلەبەکەی کردیا پێ بڵێ وەرە بیخوێنە و شەرحیکە خۆ کتێب هەیە کتێبی بچکۆڵە هەیە لە بۆ با بڵێن منداڵ با وەلێ بکەین هەر لە مەکتەبێ ئەو کتێبی بخوێنتەوە بیدەت بستەوە ماڵێ بخوێنتەوە بێ شەرح بکە لە بۆ برادەرەکان چی وەلێ بکاتن مامۆستا هەر ئەو مامۆستایە بەڵام ئەمن وا پێت دەڵێم ئێمە دەبی ئەوەل جار دەرەجە یەک یعنی گرنگی بە مامۆستایەکەی بدەین ئەو مامۆستایە تێبگا ئەگەر ئەو ئیشانە بکە چ دروست دەکات لە مستەقبەل دوا ڕۆژی ئەو کۆمەلگەی چێ ئەو منداڵەیەکە هەیە احتیمالێکمان دانا ئێستا باسمان کرد داکو با بنە خوێندەوارن یان هەر
مەکتەبە لە ناو ماڵیان نییە خوێندەوارن ڕەنگە هەردووشی مۆزەف بن هەردووشی گەیشتمنە بەڵام لە ناو ماڵی مەکتەبە نییە کە لە ماڵی مەکتەبە هەبی ئەو منداڵە دەپرسی چنە ئەوانە هەر شتێک دروست دەبی ینی پرسیار دروست دەبی هەر ئەو راپۆرتەی مامۆستا لی داوا دەکات ڕەنگە منداڵەکە بچی بە بابی خۆی بڵێ بابە لەنا ئەو کتێبخانەی تو کتێبەک هەیە باسی با بڵێن شاعر بێ کەسی بکە یان نالی بکە یان مەلای جزیری بکە ئەگەر بابەکە کتێبەکەی دەرینا ئەوە لە لای منداڵەکەی حەزێک دروست دەبی لە بۆ ئەو کتێبخانەی ئەوەشمان نییە کە ئەوەش نەبوو ئەوجارە دێنە پلەی دووەم ئەوجارە با بڵێن قوتابخانەکەش لە مستەوای چونکە زۆربەی قوتابخانەکانمان هۆدە هەیە ژمار سەفەچیان هۆدەچیان ناو لێنایەک پەرتوخانە بەڵام کتێبی تێدا نییە ئەگەر تێش دابی منداڵەکان ئیسفادەیان لێ نەکرد زۆر چەند دکتۆراکە کورتی تعلیقێکی ئەول جار دەبێت ئەم بزانین هەدەفش خوێندنی چییە ئەگە مەزانی هەدەفش خوێندنی چییە ڕێکت هەین ئەو دۆی بۆ بێت نەخواندەوە ئەز باوەری دەمەکو ئەمت سەردەمەکی دۆیت بورین و گێم ما بن نەخواندەوە بەس ڕێک ئەولی تو دێ سەحکێ پەرتوخانێت ئەلمۆل هەبیتن ئەو هەدەفاتە ڤیایدێت پەرتوکێ دابینی ئان نە هەکە تەدیت توێرێدانەت بوو ئان ئەو تو نەشیای نیشە بچکی خوب دەیە نەخواندەوایە ئەو دای بۆ بە ڕێکە فلمۆمەیت هەین وێگاوێ تەکنۆلۆژیا وەلێ هاتی و دیف قوناغت عمری ناچێ بیتن هەما ئەو کتێبات بووی عمری بووی مینە وێت مەکتەبە بچیکایە تایبەت بیتن حتى كتابتوانت في تايبات بنكو ديف مرحلة عمري تصوير بتر بن يا نفيسين بتر بت نفيسين بتر بتن يا وين يعني أفهميت بيتن منسق بيتن أو كاتبت هيتت نفيسيتن ديت بزانيتن كابوكيش قناغ عمري جي نفيسيا حتى دايباب جي بزان الشهر الزابن دي شوا كتابة إنت مالدا ناديتشن بس كتابة بخو إنن فيتن ديف مرحلة عمرت عيالي خوجي كتابة بينن شوا نو كمثلا أمشينا بازاري تشتكيت كريمية مهمة بو ماله فيت أم بزانين إنانا كتابي جدات ماله دا قول ديف أزواقت عيالي من بن فيت الجلواب قن جيتن فيت أسوي كتابي جيبينم أفا نقطة جلك مهمة فيتن أم استفادة لبكين إعلام أخو أكتيف بكين برف لهن إيجابي ما بلا بيجوه ما دو سي قناة هبان فتنيت پروردهی بو پروردکی ناچوانی خواندنه بو دانا معلومات و زانیاریا یعنی ام تشین بریکا تکنولوژیا استفاده جیب بینین نبتنه ام اعلام خو هم بدن کو افروکا تنه ری سیاسی برجاف بکردن نه تبیت امش خزانی دست بکن کو هبونا وان برنامج یان هبونا وان قناتت وی شکلی از باور دام دی جه کتابی جی گریتن یعنی سبکاتیه که ما مش شتک زیاد کنه میدیا یک لو مامۆستایانەی ئەکادیمیانەی کە بەشداریان تێدا کرد شارەزای لەسەر باسی میدیای کرد کە چۆن با بڵێن کاریگەریەکی سلبی هەیە لەسەر ئەو مەسەلەیە لە بەروەی زۆربەی ڕکلامەکان لە بۆ خواردن و شتی دیکەی ئەوە دەکرێت ئەسڵەن هەندێک شت هەیە ڕەنگە بێ ئیستیفادەشە گەلک بەڵام ڕکلامی لە بۆ دەکات لە بۆی بفرۆشرێ هیچ یەک لەو میدیایانە ڕۆژگە لە ڕۆژان ڕکلامی لە بۆ کتێبە چی نەکردێ هیچ یەک لەوانە با بڵێن هانی کتێبخانەی نەدایە یان نەهاتیە ریپۆرتاژی لەسەر ئەو کتێبخانەی دۆهۆکێ بکە با بڵێن ئێوە وەک تەلەڤیزیۆن ریپۆرتاژێک بکەم ئەوەندە قسمەیە ئەوەندە کتێبەی تێدایە بەوەندە زمانە و بەشەکانیشی لەوانە پێک هاتیە و ستافەکانیشی ئەوەندەی خەریجی مەکتەبەیە ئەوەندەی خەریجی باش بۆ ئەزت گەلتە چونکو ئەف ریپۆرتاژاتت بێژی مبخویا کردی یعنی کەس نەبێژم کو کەسێکی دیکە بەلێ مبخو کردیە بەلێ سەر پەرتۆخانە بە دەرخانیە پەرتۆخانە گشتیە باژێڕێ دهوکێ ما ریپۆرتاژ کردیە و یعنی ئەس باوەری مە بەرنامە مە ڕۆژانە یعنی ئەس باوەری مە هەفتیە ناچیت ئەسبوع ناچیت هەکە ڕەوشەنبیرێک نوێسەرێک ئەدیبێک حتا دیمایل وێرێت سەروا کورسیکە ئامادە نەبیت ئەم بەحسێ با تەوەراکەین بەس مامۆستازی تشتێکی دی بژم دکتۆرە بەحسێ هەندێک کەتن بێشتن سمینار هاتە پێشکەشکردن دوی یعنی ئەوێ سمینار پێشکەشکری بژیت گەلک لاواز بوو یعنی مرۆڤینەت ڤیاگەر ڕووینتە خارێ نەشیا تشتێکی بکەتن بۆچی ماوێت و سایل لاواز ئینانەک و سمینارە بوومە پێشکەشکەن کەسێ دیل دهوکێنینە سمینارە پێشکەش کرد یان ئەوێن حاضرێن وێرێ یعنی کەس وسا تێگەهشتینە سەر بابەتێک و هەوە بووی تەشخیص کردێت و وی بابەتی گەنگەشەکەی گەلوی خەلکی کەسێ دی نەبوو سمینارە پێشکەشکات و تەماندەمدا تو نابینی ئاستێ نوێسەریە لاواز نوێسەر هێکەریە لاواز بیت وەت کەتن و خەلک پەرتووکێ نەخوێنیتن
لێبڕابیت هەر ئەزی ساکەمە عنوانێکی ئەم بژین لاوازە ئەم بژین خو لێکدانەویە پەیواژی نەیە درست و ڕێک و پێکار وەکریەک و خەلک لێبڕابیتن تەسیری هەیە فعلا تەسمیمی بەرجی کتێب تەسیری هەیە بوونی کتێب ڕەنگاوڕەنجی کتێب تێدا ینی وێنەی تێدابیت وێنەی ڕەنگاوڕەنجی تێدابی هەموو تەسیری خۆی هەیە لە ڕاکێشانی سەرنجی ئینسانەکەی ئەتوو دەچی لە کتێبخانە چی ڕادەوەستی ڕەنگە یەک لەو بەرگانە هەر بێ ئەوەی بەخۆت بزانی چاوت ڕادەچێشی تەسمیمی کتێب لە جێیان شەهادەیە ئەسان شتەکە بە مەدروسی دەکرێت بەڵام لە لای ئێمە زۆر جار با بڵێن ڕسمی ئافرەتەکی بەکاردێ لە بۆەوەی بەس دیعایەک لە بۆ دیوانەکی شعر بکەین یەک ڕسمی کچێکی دادنین واوە کە بەکاری دێنین لە بۆرەوەی هەستی خوێنەرەکەی ڕاشن بەڵکو کتێبەکەمان لێ بکڕی ئاوا لێ هاتێ یانی شتەکان ڕاستە ئەوانە هەموو تەسیری هەیە بوونی کتێب ئێستا بەخۆشمان باسمان کرد هەر ئەو با بڵێن ئیدارەی کتێبخانەی ما ئەگەر پەیوەندیەکەی لەگەڵ پەروەردەی دهۆک باشبی پەروەردەی دهۆک ئامادەباشی ئەوەی هەبی هەفتانە دوو ڕۆژ یان ڕۆژێکی با قەیدی نییە ڕۆژ با بڵێم سێ شەمان هەموو سێ شەمان دوو سەف لە هەموو مەکتەبەکانی هەموو قوتابخانەکانی دهۆکێ بەس دوو سەف بابێن سەردانی کتێبخانەی بکەن با بەرنامەک هەبی ئەگەر ئەو دوو سەفە هاتن سەفەی با بڵێن 25 کەس بوون دەبتە 50 زارۆک دێن سەردانی کتێبخانەی مە دەکەن جارێ پێش هەموو شتێکی بچی بەشی منداڵان ببینیت بەشی زارۆکە کتێبی زۆر جوانمان هەیە بەرگ ڕەنگا و ڕنگ شتی زۆر جوان بچی ئەوەی ببینی وەنیا کە هاتە خوارێش بچیتن لە ناو کتێبخانەکان بسوڕێتەوە ناو کتێبەکان بسوڕێتەوە لە ناو ڕەفەکان بڕوە مۆزەفەکەی مەحازرە لە بۆ شەرح بکا بڵێدا ئەمە لێرە لە خزمەتی تومە هەرچ پێویستیەکەت هەبی ئەمە لێرەمە ناوی کتێبەکان ئەوها بەو شێوەی دەدیرێتەوە ئەوە سجلە ئەوی دیە ئەو هەیە ئەوە حەزی دروست دەکات لە لای منداڵی وا بکە ئەو مەکتەبەی بتە ماڵی خۆی کە هات لە دەرکەی ئەگەر حرەسەکی دید نەڕەویتەوە لەوێ بۆ بزانی ئەوە دائیرەکی حکوومەتیە بزانی ئێرە ماڵی ویە هەموو ئەوانەی باسمان کرد ئەگەر میدیایە ئەگەر ڕیکلامە ئەگەر جێگای داکوبابە ئەگەر مەکتەبە ئەگەر تعاملە هەمووی دەورمان هەیە لەوەی ناساندنی کتێبخانەی زۆر بەسە هینە سەر پرسیارەخوا وەکو دکتۆرای گوتی ینی ئەوێ سمینارە پێشکەشکان لاوازن ئانە بژین ئاستێ نویسەری بەلی هەندێکیشوە نمونە ئەوێ کوتە دیتی ینی ناوکرە نمونە دی بوچوناتە چەند کۆین هەردوو حاضرن بەلی یعنی لاواز بوو شتی ئەکادیمی کە پیاوەک دێشت خەڵکەکی ئەکادیمیانە قسەی دەکات کە ئەکادەمیانە قسەی دەکات یعنی زۆر جار ئەکادیمیەکانی ئێمە پەیوەندیان لەگەڵ ژیانی ڕۆژانەی خەڵکی خراپە ناتوانی میسالەکی با بڵێن نمونەکی بینیت بڵێ ئەگەر ئەو قسەیەمان کرد نمونە ئەوە تا ئەمە شروطەکانمان چکردنی ئەکادمیەت گەلک ئەکادمیە سەر خەڵکێک فروشیتن دکتۆرە یعنی تو دێ ئاکادمیە چ بێژەوی خەڵکی بەکوت و گەلک پەیواز زانی خەلک نزانیت یعنی آخر وێری تو دوسێ پەیوەکادی بێژی خەلک نزانیت تو دێ وسە بێژی ئەسڕاوشان بیکو خەلک مانە گوتیت بێتن مرۆڤێکی ئەکادمی مت بێت ئەولی ئەس بزانم ئەکادمی بەکو ئەو بیتن یەک و وەکیلی و ئەو سمینارە بینەرم ئەس نزانم مرۆڤێ ئەکادمی کیە قیاست چ بوو کە ئەوە لاوازای دیارە ئەوەی متەلەقیە تێنەگەیشتێ لە مەسەلەکەی ئەوە شتێکی ئەکادیمیانە بوو بەڵێ ڕاست پاشان دەتو خەرەوەش بڵێ ئەمە کاتمان لە بۆ محازەرەکان دیار کردیە کاتێکی کورتە کە هەموو قسەک ناکرێ بەڵام وەختێکی باشمان بەجێهێشتێ ئەوانەی کە لەوێن دەرێ ئامادەنە ئەوانە دەوڵەمەندی بکەن یعنی ئەگەر ئەکادیمیەکە نەیتوانی ڕووەکی فعلی یان عملی بداتە مەسەلەکان ئەوەی لەوێ با مناقشەی بکە تێبگەینی بڵێ ئەوە مامۆستا هەمان وەخت دکتۆرە دێمە دەفتەش کەواتە شتێکی ئەکادیمی کە دێ با بڵێن لە کۆنفرانسێک تەواو دەبین بە چەندین ڕاستپاردە و ئەوە دەردەچین وەنیا ئەو ڕاستپاردانە دەبتە بەرنامەی ئێمە لە بۆ دوا ڕۆژمان دەبتە بەرنامەی وەزارەتێک لە بۆ ئیشکردنی داهاتوو ئەو شتانە ڕەنگە لە ئیمکانیەت نەبی
ڕەنگە هەندێک شت لەوانە ئیمکانی بەس ئێمە وا بیر بکەینەوە با ئەو شتە بکەین کە لە ئیمکانیەتمان هەیە وا فکر نەکەینەوە بڵین لە ئێستاوە ئەمە مەکتەبەی ئەلکترۆنی دادنێن ئەوە شتەکە خەیاڵە تەبعاً زۆر خەیاڵە چونکە زۆر لە وڵاتەکانی چاردەورەشمان هێشتا نەگەیشتینە ئەو مەسەلەیە کە مەکتەبەی ئەلکترۆنی دامێن بەڵام ئەوە ڕێمان ناگری ئەو خەونەی ببینی زۆرجان ئەو خەونە دیتناش بە خەڵکەکی دەکرێت و خەڵکەکت بان کردیە کە پسپۆرە لەو مەسەلەیە دێ ڕێیەکەت لە بۆ دادنێ بەستە پرسیارە من بەرست نەدات مامۆستا ینی ئاستێ ئەم بێژین نوێسەری هەکەر نوێسەری لاواز بیت دواناکەتن کو خواندەوان بڕەوید پەرتووکێ نەڤەکەت نەخوێنیتەن ڕۆژ بۆ ڕۆژێک کێمتە لەبێت کورتی با جهتك هەبی صاحبی لەو مەسەلەیە ڕاستە هەموو کتێبك لە گۆڕێ ڕەنگە کتێب هەبی هانی گەنج بدا لە بۆ ببتە کەسێکی تیرۆریست ڕاست کتێب هەیە بەڵێ بەڵام چێ ڕێنیشاندەرە کە ئەو گەنجە ڕوو لەو کتێبە نەکە ئێمە وەک بەڕێبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان هیچ حەقی ئەوەمان نییە ناوەڕۆکی کتێبەکان بخینەوە چونکە مەژمارەی سپاردن دەدەین بەڵام حەقی ئەوەمان نییە ببینە ڕقابە لەسەر ناوەڕۆکی کتێبەکەی باشە حەقیکەیە مامۆستا ئەو مەسەلەیە هین ڕێڤەبەری یا گشتینە لە دوای پەیدابوونی داعش و ئەفکاری و کە شەڕێکی فکریە داعش ینی پشتی ئەم کەفتینێدا پاشی مەهەزە بزانە چمان لێ هات لا وەزارەت گەیشتن ئەو قەناعەتەی دەکرێ بیر لەوە بکرێتەوە کە لەمە دوای ناوەڕۆکی کتێبەکان شتەکەبی بە هەمومان بیرمان کردەوە لیژنەیەک هەبی لە وەزارەت بەڵام هەر ناکرێ بیر لەوە بکەینەوە دیسان ببینەوە ڕقابە بین وەک بەعسی جاران کتێبەکە پێش تەبع بکرێت بستە لە ئەو لیژنەیە زەربی لێبدا ئەوە بۆچی بۆچی مامۆستا ینی بۆچی نەوەستی پەردووکێک وێگا بێ من ئەڤە هەمی چێکە بزان لاواز بیت بزانە ڕێیەکە مافەیەکی دی خۆم ڕژێم و بەعسی ڕێیەکە لیژنەکە گەیشتە و قەناعەتەی کتێبەکە تەبع دەکرێت دەکەوتە بازار بەڵام چەند ڕۆشنبیرێک دەیخوێننەوە دەڵێن ئەوە هاندەدا بۆ تیرۆر ئەوە خراپە لە بۆ مەسائلی ئەخلاقی لە بۆ فلان گەنج لە بۆ ئەو شەریحەیە لە شەریحەکان ئەوجا ئەوە بکرێتە شتێک کە با بڵێن جیهەتی تەنفیزی پێ هەڵبستی بەوەی ئەو کتێبە خڕ بکرێتەوە لە بازار ئەوەش وەزارەتی ڕۆشنبیری نییە پشتڕاستم دەوەختێکن دیوای لە هێت بەری بێتە تابعیکردن چونکو دائیمان ئەم بژین بەڕیار تێنەگۆڕین دکتۆرە کارم کەس نزانم یعنی عیبرەت چ دایەک و وەزارەت دێ ژمارە سپاردنێ وەلی نە سپاردنە هینە دەنە کتێبێ بەری کۆ هێن بزانن یعنی هەڵبەتیویە ئەوێ ماسیت ئۆڤێدات کڕیتە لجنە دیموکراسیاتت کیرێ دا مامۆستا درستە بەس تمام ڕقابە بۆچی نابێت بۆچی سەر نوکات و یە مناقەشە ماجستێرەکێ دکتۆراکێت کێت توێ لجنەیەکێ بۆ دانێ و یە تەقییمەوەی بەحثی بکەیت توێت بە وی بەحثی بکەیە کتێب جارێکا دی لجنەیەکا دی لێ مەطبعەیە هەیدی بەحثی تا تەقییم کەتەوە شنی دێ بۆ تا طابع کەتن وجا ئەس نزانم یعنی بۆچی وەزارەتی حتا پارلەمان درستە درستە ئەvە لازمە بقانونت گەل وی مەشروع قانوني وزارة بمفرق كريت تفيد ببيتا إيكش نقاطة كو تفيتن رقم يعني جماران نهيتا دان بو هر كتابك أجر لجناك تقييم بدرستاهي نافروكا ويكتب نخوند بيت أفا إيك تبيجي بي حالتي باشي وكي كوما مستاد بيجيتن بدكتاتوريات بيتن ياسين أو لجنة نيا ناتشي بيتن مزاجي أوان بوشي دكتاتوريات ما مزاجي أوان أمي دهاكم كين ده روشن بيرا ديكم كين هرين بلا التاقا بيت همی بخوینم پیدا چونه بکن هکر و هم یادید اوه خلطه و نابیت مزاجی همی اوه بیت مزاجی کما گشتی آخر کید بیجی دکتیبت وصحابن یعنی اوه احتماله بله قانون پرلمان بچه بجنی تو و تو بجین اندام پرلمانی هر پرلمان اصلا نظام يعني كوات مشروعي انا نظامات مشروعي دا طرح مشروعي دا طرح كريا ما مستعد هجنا طرح كريا امت شيني وكو اضافه نا يا ساي كتب خانه كان او شتي تدانيا چونك اوا مساله شي ديمقراطيه ئەوە هەر پەرلەمانی خۆمان هەر ئەف دیموکراسیەتە بووە ئەگەر نوکەینە گۆزندەش خۆت گەنینێت بێژن ئەمێ ژمارەت دەین و گەلە کتێب ئەو بڕیاری هەرێمە نابی ڕقابە هەبی لەسەر کتێب ئەو قەرارە دەبی پێداچوونەوەی لێ بکرێ یاسای پێ درستە
ام دی پیدا چون سرکین وکو واجب ما کو پارلمان و کانه چه ریکت چاره هی ام دی دانین او کاتی اما منفذ دبی سر توشی هندی ببیتن کجا رکدی کتابت بزفرین نبا و نخلک دادگاهی بیتن يعني دا افتشتنا تشي بيتن النقطة كودي ترجي من دفيتن أصلا ظننت كوديسات مشروعي دا قلت يا أنا ذكرنا بارتوك خانة ضمن وزارة پرورده دا نكال جامعة هر كلية كي بارتوك خانة خايا هي كانت ضمن طرح كريا كنت سيستم پرورده يجدا هبيتن از باورم هكا بارتوك خانة قطاب خانة جي هبيتن ما مستايت ويجي وموانع كتايبت هبيتن پرتوک خانه و چوانیاب کار اینا پرتوکه ها از بارت کم او دای بابت او لجنه پرورده ها من درسته يعني از بخونو که دی پیشنیار کم بس لازم تصمم ببت برنامه وزارتی پرورده زور جانه اما تدخل يعني فكره هات بله فكره هات زور باش بود برنامه مدا فكره بيت اوش دست کفتیه کم دائما برافدیم هایی که بچو من بسیار خوشی بین کومن به حقیقت نهاد نگنگه شکرن زور به ابو ایکی یادی کشا هر چا بیتن از باره ما خدمت کا بچیک بوشلای ما و ابروک بو خدمت کرنا پرتوکی و خواندوانی ما مستاکرتا بیشین پی و کادیماهی که بیب کردی حزی منه او کتب خانه هنا ببتمالی گنز یک لا همو بوچونەکانم ئەوەیە هەر کتێب خانەك لەناو یەک مانگ چالاکیەکانی خۆی لە بۆ من بنێری یەک لەو چالاکیانە ئەوەیە چەند کۆڕت کە تێدا کردیا کۆڕی ئەدەبی کۆڕی فکری بڵێ فڕێتکەن ئەوجە تەقیمی من لە بۆ ئەو کتێبخانەی لەسەر ئەو ئەساسی دەبێت فڕێتکەن مامۆستا چالاک دەکەن بەس دەبینی زۆر چالاکیەکانی ئەوە گەرمیان دەرەجەیەکە کە سزادا سەرەوە چالاکیە و سزانە بەڵام ئاگادارم کردیتەوە یعنی تو بێژی حتا vێگاوێ هەمی درست بن کوشینە سزانە ئێستا میسالی دۆهۆکت هەرێک کورتی ئەوە پرسیار چێ بوو میسالی دۆهۆکت بۆ دەین دوو باخچەی زۆر گەورەمان هەیە لە کتێبخانە ڕۆژێک لە ڕۆژان ئیدارەی مەکتەبەکەمان بیری لەوەی نەکردتەوە کۆڕێکی کە یەکێتی نویسەران دەکات بینتە باخچەکەی من قەت بیری لەوەی نەکردتەوە یەکێتی نووسەران لە لای خۆی کردیتی ئەگەر 50 کەس ئامادەبی ئەگەر 20 کەس ئامادەبی لەوێ کردیتی ئەو برادەرەی مەقەت بیری لەوەی نەکردەوە بچی بە یەکێتی نویسەران بڵێ کاکە ئەو ئێوارە کۆڕی ئەتوو دەیکەی وەرە لە حەدیقێمە بکە ڕێبەرێکی دییان بێژین بۆ پەرتوکخانەی هەڵدادانن ئینشاڵڵا بشەی شوولێکی باشتر بکەن بەڕێوەبەری نوێ هەیە ئینشاڵڵا شوولێکی باشتر بکات ئەکیتا پێشنیارەژی هەندی دکتۆرە بکورتیەکەتە بچوونەکە از بار دامە ئەو پروژەی وەسای هاتیە بەردەستی مە هەماهەنگی گەل پروژێ پەروەردە چونکە و کە ئەمێ کار سەردکەین دي تنسيقك نوفيني دا تشيكين ام هردو لجنة بيقفت قال لجنة يعني وزارة خاندنا بالا ام بشيني بزانين بروجاكي ايجرتي نوفين نوفون هرسي وزارة دا ايك مشروع دار بخينين بوندك وخزمتا خلقي خوابكين وجواكي خوابكين اف ايك يا دوي از بخوك والشخص دي همي هولا دا متقال وزير روشن بيريكو اف جمارة 4 مكتبي بهتا گهورینه اگر چنه او خلق دوکی و اجیا دوکی مدی برافانیش خلق دوکم گنج دوکی کم بو هندکو ام بشینه اوان 4 مکتبا زده بکن و او خوزیا خلق دوکی نه خوزگه انشالله خوزگه گنج بزاده بکوی بلی مکتب عام زور جان انشالله مامسا زور سپاس جنابتکو میفهم بو گل ما دکتور زور سپاس بو تکو میفهم بو گل ما رونشتن گل هوا جه سرفرازی هیوید که مشیا بیتن خدمت کی جیب کین زور سپاس بو هوا بله بینن هجاب خوشی به چند ام گشت ندی مهک خلق افریقا برنامه هوای روزانه ایوار آبادینان هیوید که ممشیا بن پیچ خدمت تبری افریقا بکین حتی مهینو خلق کا دیجی چاف دیگه خدای ما زنده بم خاطره